فڕۆکە جەنگیەکانی تورکیا 6 ناوچەی قەزای پێنجوێنیان بۆردومان کرد. زیانێکی زۆریان بە ژینگە و کەرتی کشتتوکاڵی ناوچەکە گەیاند. بۆردومانەکە جگە لە زیانە ئابوووریەکانی لە ڕووی دەرونیشەوە کاریگەری خراپی لەسەر دەرونی جووتیاران و کۆچەری و گوندنشینەکانی گوندی کانیمیران و هۆمەرسێنان و قزڵجەدانا بە جۆرێک زۆرترینیان ماڵ و زەوی کشتتوکاڵی و ئاژەڵەکانیان جێهێڵا. بەڕاستی خەڵک زۆر ترسا دڵە ڕاوچیە و ترسی زۆر لە ناو خەڵکە جێگیر کرد. ئەلحەمدوللا زەرەری گیانی نەبوو، بەڵام زەرەری مادی بوو یاوتی لە ناو زەرعاتێک ئێستا بێمنەت ئەو فەلاحەت دوو دەفتەری زەرەر کردووە. زەرەری بووە ئەمجا دەوری هۆمەرسێنانی قەسب کردووە لێوە کۆمەڵ ماڵی لێ خێڵەکی و ئەوانەی بڵێ مەڕداریەکەن زەرەریان لێکەوتووە، زەرەری مادی بووە. ناتوانین هەر کرێکاریش نایشی بۆ بکە. ئەمڕۆ ئیشمانە بوو هەمیان ڕۆشتنەوە، هەمیان ڕۆشتنەوە ڕۆژی 25,000 بە کرێکار ڕۆی. پارەکەشمان تەسلیم کردبوو چی لێکەی کێشەکەی ناتوانین لەبەرەوەی سبەی گیانی ئەمیش بە ئەستۆیتەوە. دیکە ببزانە خۆی بێ ئەگە پەکی وادێ هەرمان خاتە چاڵەکەش و ئێزگاری گڵەبارانمان کە نەجاتمان بەدەستی و ئینا برا ئەمە شوێنی فەلاحەتە قوربەسەریە خوا ڕەحمی کرد کە کرێکارەکانمان لێرە نەبوون. بۆردومانەکە جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. 6 نقطەمان هەیە کە زەرەر و زیان بەرکەوتووە و زەرەر و زیان بەردەشتەوانەکانمان کەوتووە بە تایبەتی پەڵەیەک تەماتە کە وێران کراوە ئەوە پردی قزڵجە بەشیشی زەرەری بەرکەوتووە. ترس و دڵە ڕاوکێشی زۆریشی هەم لای گوندنشینانی سنووری خەزاکەمان و هەم لای برا جووتیارەکانمان دروست کردووە. بوونی بنکە و بارەگاکانی پەکەکە تاکە بیانووی تورکایە بۆ بەردەوامیدان بە بۆردومانەکانی قایمقامی پێنجوێنیش لە سەرم پرسەیە ڕوونکردنەوە دەدات. ئەم شوێنانی کە تۆپباران کراوە بێجگە لەوەی کە دانیشتوانی سنووری خەزاکەمانی تیا هیچ کەسێکی خێریتیانی. قەزای پێنجوێن ناوچەیەکی لەباری کشتتوکاڵیە. ژیانی دانیشتوانەکەی لەسەر بەرهەمە هاوینیەکانە کە لە ئێستادا وەرزی کۆکردنەوە بە بازاڕکردنیەتی. بۆیە بوونی بۆردومانی گوندەکان لەلایەن تورکیاوە گەورەترین زیانی ئابووری بە ناوچەکە دەگەیەنێت. پێشێلکاریەکانی سەروەری خاکی هەرێمی کوردستان و عێراق لەلایەن دەوڵەتی تورکیاوە ماوەی چەند ساڵێکە ژیان و حاڵی هاوڵاتیانی خستووەتە بەردەم مەترسیەوە. بۆیە هاوڵاتیانی سنووری قەزای پێنجوێن داواکارن حکوومەتی هەرێم و عێراق بێدەنگی بشکێنن لە ڕێگای دیبلۆماسیەوە کار بکەن بۆ کۆتایی پێهێنانی بۆردومانەکان کە لە ئەنجامدا هاوڵاتیانی بێدیفاع دەبنە قوربانی. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای پێنجوێن.